هاندەرانیانی نەورۆز بۆ کلاسیکۆی کوردستان گەشتی شاری هەولێر دەکەن و پێشبینی دەکرێت زیاتر لە 1000 هاندەری نەورۆز گەشتی پایتەختی کوردستان بکەن. دەستەی هاندەرانی یانەی نەورۆزن و ئامادەکاری دەکەن تا ئەوەی گەشتی پایتەختی هەرێمی کوردستان بکەن بە مەبەستی ئامادەبوون و پاڵپشتی یانەکەیان لە یاری کلاسیکۆدا کاتێک ڕوبەڕووی یانەی هەولێر دەبنەوە. ماوەی 3 ڕۆژە ئەم دەستەیە لە هەردوو یاریگای کەمال سەلیم و سلێمانی ناوی ئەو هاندەرانە تۆمار دەکەن کە دەیانەوێت ئامادەی بینینی یارییانەکەیان بن لە شاری هەولێر. تا بە خێراتنیەوەی بەڕێزەکەم بەڕاستی ئەمەوێت لێرەوە زۆر سپاسی ئیداریانی وەرشی نەورۆزکەم، سپاسی یەک بەیەکی دەسێ هاندەران کەم پێشبینیمانە کرد لە بەرەوەی ئەنجامی یانەکەمان لە تمۆحی ئەو خەڵکایەکە ڕووەکاتێ ئێمە خەڵکێکی زۆر ڕێژەیەکی بێشومار ئینشەڵا ڕۆکاتە یاریگای فرانسواریری بۆ هەندانیانی وەرشی نەورۆز. حەزەکەن ڕۆژی دووشەمە بێت بۆی ئێمە سەفەرکەینەوە ئەوان بێن بەدەمی ئەمە، ینی ئەم برایەتیە لە بینی هاندەرانی یانی وەرشی هەولێر و یانی وەرشی نەورۆز شتێکی زۆر جوانە، ینی مۆدێرنە، شتی وا هەر نەبووە. بەخێر بێن وڵا ئەمڕۆ ماوەی 3 ڕۆژە بەردەوامی لە ناونووسین بۆی زۆرترین ڕێژەی هاندەر ئامادە یاری نێوان نەورۆز و هەولێر بێ لە یاریگای فرانسواریری ڕۆژی دووشەمە ئینشەڵا. زۆرترین خەڵک تایسە بەردەوامە، تا ئێستاش خەڵک هەریە ڕۆژانە زۆر گعنی زۆر هاندەرێکی زۆر هاتووە ئامادەش بوون. طبعا ئەمەش بە پاڵپشتی و لێرە دەستخۆشی لە کارژێڕیانی وەرزشی نەورۆز دەکەین کە هاوکارمان بوون لەم کارەیە بەڕاستی. بە پێی زانیاریەکانی پەیام نزیکەی 50 پاس ئامادەکراوە بۆ ئەو گەشتە و لەو ڕێژێش زیاتر لە 5 پاسیش بۆ ئەو هاندەرانە دابینکراوە کە لە دەرەوەی شارن و لە نێویاندا دەستەی بەشێک لە هاندەرانی یانەکانی دیکەش دەبینرێن و تا ئێستا سەر و 1000 کەس ناویان تۆمار کردووە و وا بڕیارە ڕۆژی دووشەممە لە بەردەم یاریگای مەلعەبەکە کۆ ببنەوە و کاتژمێرنەوەی بەیانی بەرەو شاری هەولێر بەڕێبکەون. یانەکەی شاری سلێمانی لە گواستنەوەی زستانە 7 یاریزانی نوێی پەلکێشی تیپەکەی کردووە، لە نێویاندا گەڕانەوەی کلاودیۆ مارادۆنا و ئیڤانی ئیڤیانیە و هاتنی ستیڤن بافۆری پیشەگەری غانایی و ویلینگتۆنی تایرای بەرازیلی و وا بڕیارە ڕۆژی دووشەممە لەسەر یاریگای فرانسۆ هەریری یانەی نەورۆز لە هەفتەی 13 خولی ئەستێرەکانی عێراق ببێتە میوانی یانەی هەولێر کە نەورۆز لە ئێستادا خاوەنی 19 خاڵە و پلەی 4ەمی خولەکەی گرتووە. مەڕوان تاڵیب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.